واليوم قد جاء الختام منبها أن السرور الحق في الجنة. الله أكبر. بەڕاستی ئەگەر بەقەت ئێستا بمزانی با هەرێم ئەوەندە پێک پلەپای گەورەیە، دەست لە ناو دەست هەتاوەکو ئەم دەقەی کۆتایی بە حەیاتی بۆ جارێکیش بوو بێ، یەک دەقەش بوو بێ نەمدەهێشت لەسەر بەهای فەرموودە لا بچێ بێ بەدەم ئێمەوە کاتەکانی بۆ ئێمە تەرخان بکە. هەر دەمگوت بڕۆ بۆ ئەوێ، بەڵام هەرێم لە پلێکی زۆر زۆر سادەوە دەستی پێ کرد، نەشگەیشتەوە پلەی کە زۆر زۆری حەز لێ بوو. بەڵام ئەلحەمدولیلا خوای گەورە فەزڵێکی وای لەگەڵ کردووە، دەقاتی ئەو پلەی کە خۆی دەیویست پێی بەخشی. هەرێم سەرەتا کوڕەشی زۆر سادە بوو، سەرەتا هەر لە بارەگا بوو، هاتوچۆی حیکمەمانە کرد و بارەگا و ئەمانە. دوای ئەوە وردە وردە دەستی پێکرد بە تۆشی قیامەت، وا بزانم هەر تۆشی قیامەت بوو، غەڵەت نەبم. دوایەوە بەرنامەی زیکرەکان بووە، اینجا دوایەوە وا بزانم بە پێشنیارکردنی مامۆستا باوەڕ و مامۆستا سیروان غەڵەت نەبم، ڕۆیشتە ناو تۆشی قیامەتەوە، توێشی ڕۆیشتە ناو بەهای فەرموودەوە. بەهای فەرموودە بۆ ئەو بۆ پێگەیەکی ئەوەندە گەورە کە هەتا قیامەت دەیخەمە تاج و دەیخەمە سەرسەری خۆم. بەهای فەرموودە هەرێمی پێگەیاند، بەهای فەرموودە وای لە هەرێم کرد کە دەستی منداڵی بێ باوە بگرێ، بەهای فەرموودە وای لەو ژنانە کرد کە ئەوانەی حەز و ئارەزوی عەمڕەیان هەبوو هەر هەمووی ئومێدی عەمڕی پێدەبەخشی ئەگەر لە ناو 1000 کەسە یەک عەمڕە هەبوو بێ. هەرێم بەڕاستی هەرێم گەورەیە. پاشان هەرێم وا بزانم یەکەم ئیمتیحانی بای فەرموودە کە لێرەکرا، یەکەم پرۆژە غەڵەت نەبم، 2 تەڵەبە بوو. ئەلحەمدولیلا ئەم ساڵ ئەوەندە شانازی کردووە، ئەوەنە شانازی کردووە، ئەوەنە دڵخۆش بووە، سەتەها فرمێسکی هەڵڕشاندووە شیلان. ئەزانی ئەم ساڵ چەند تەڵەبەمان هەیە؟ زیاتر لە 350 تەڵەبەمان هەیە. خۆزگە ئەم ئیمتیحانی بەهای فەرموودەی تایبەت بە هەفرەتان بکرد بە ئینجا دەیزانی هەرێم چەند تەڵەبەی دیکەی زیادی کردووە. هەرێم تەنها دەیویست شارۆچکەی تەقتەق ببێتە یەکێک لەو شارۆچکانی تەنها جێگرە و ڕێگرەوەی پێغەمبەر بە ساسە لەم شارۆچکە دەنگ بداتەوە. ئەلحەمدولیلا هەرێم تاکە کەس بوو لە تەقتەق کە بەهای فەرموودەی بەڕێوە دەبرد. ئێستا خێزانەکەی و 2 منداڵەکەی و 2 براکەی و سەدەها برای دیکە مشتاقی ئەوەن بگەنە جێگەی هەرێم، مشتاقی ئەوەن کە هەرێم چی کرد ئەوان بیکەن. ئینشاء الله ڕەحمان من وەکو هاوسەری ئەو، وەکو خێزانی ئەو بەڵێنی پێدەدەم، ئینشاء الله دەبمە پاڵپشتی. ئینشاء الله ئەو کەلێنە گەورەی کە بەجێی هێژە بەهای فەرموودە ئەو کەلێنە هاوسەرەکەی و 2 منداڵەکەی پڕی دەکەنەوە، لەسەر ڕێچکەی ئەولا ناچین و ڕێبازەکەشی بەرنادەین ئەبەد. والله مامۆستا، والله مامۆستا جومعان دەهات یان چوارشەمیان پێنجشەممان دەهات، فرمێسک لە چاوی دەباری، ئەیوت تو بڵێ شیلان ڕۆژێک دابێ من لە خەو نابیبینم، ئەموت سەبرت هەبێ دەیبینی ئینشاء الله. ئەلحەمدولیلا ئەم شەو بە باوشی ئەو شاد بوو.
ڕۆژی چوارشەمە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم مرد هەرێم ڕۆژی چوارشەمە مرد هەرێم زۆر نورانی بوو زۆر بۆنی خۆش بوو جسمی زۆر گەرم بوو یعنی یەکەم کەس بووم هەستم بە بۆنەکەی کرد شایدیمدا بە خوشکانی چواردەورم وەرن بۆنی دەستم کەن دەستم بۆنی هەرێمی لێدێ ئەم هەرێم هەفتەیەک بێ لەسەر جێکەوت بێ و لە خەستەخانە بێ بەس بە نۆرمەڵ سەلاین بەخێو بکرێ ئەبێت چ بۆنێکی لێبێ یعنی ئەم کاردانەوەی هەرێم و ئەو بۆن و ڕەنگەی هەرێم لە فەرمودەدا هاتووە حتاوەکو بە چاوی خۆشم لە هەرێمم نەبینی باوەڕم ناکرد بەس وەڵڵا لە هەرێمم بینی ئێستا ئەڵێم صدقت یا رسول الله صدق یا رسول یعنی بەڕاستی ئەو ڕاستگۆ بووە بەڕاستی ئەو ڕاستی فەرمووە هەرچێک لەلایەن ئەوە گوترابێ هەرچێک لەلایەن خوای گەورە فەرمانی پێکرابێ بەڕاستگۆیی هێناوێتی بەڕاستگۆییش بردی لەگەڵ خۆی خۆزگە ئەو ڕۆژی کە لە عەمرە بووین و دەڕۆیشتین بەرەو ڕەوزە ترپەی لێدانی هەرێمم دەبیست وای چەند مشتاق بوو بۆ ڕەوزە وای چەند مشتاق بوو دووبارە بە ڕۆیشتنەوەی بۆ عەمرە ئینشاءالله ئەو عەمرەی خۆی لەگەڵ ئەو دەکا باوەڕکەن بە پەنجەی دەست ناشمێردرێ ئێستا بیشمێرم کۆمەڵی خوشک و برای بۆ بەجێم هێشتووە زیاتر لە من خەم دەخۆن زیاتر لە من پەرۆشی مناڵەکانن زیاتر لە من خەم بۆ مناڵەکانە خۆن کە گەورە بن بەس هەر وەکو چۆن بەڵێنم پەیدا کە لەسەر سەری بووم وتم بەڵێن بێ ڕێچکەکەت بەرنادەین بە خۆم و هەردوو مناڵەکەت ئێستاش پێڵێمەوە بەڵێن بێ دڵت ئیسراحەت بێ و مطمئین بە ئێمە واکەین ئینشاءالله لەسەر بەڵێنی خۆشمەمێنم بەداخەوە ئەمڕۆ سنوورە یەکێک لە کوڕە باشەکانی یەکێک لە مسلمانە باشەکانی لە دەستدا خەڵکم سنوورە بە عام تازیەبارن کاکەرێم یەکێک بوو لەم کوڕانەی هەموو لایەک خۆشیانەویست کوڕێکی دڵنەرم بوو جیاوازی نەبوو نەدەکرد لە نێوان خەڵکە خزمەتی خەڵکیە کرد هەمیشە بۆ کاری خێر من هەمیشەم بینی بە نیمچە غاردانە ڕۆی بۆ کاری خێر بۆیە دو ساتەکانی 5 دقە پێشەوەی تووشیم کارە ساتە بێت لای من بوو هەموو خەمە گەورەکەی ئەوە بوو پرۆژەی بەهای فەرموودا چۆن سەرکەوتو بێت چۆن بتوانێت لەو تاقیکردنەوەی کۆتاییە شتێکی جوان بکەن خزمەتێکی باشی ئەم گەنجانە بکەن ئەو خوشکانە بکەن بە دوای شوێنە ئەگەڕ ڕاستی شوێنێک بێ هەم تۆزە فێنک بێ کە جەوەکەی زۆر گەرمە بتوان درێ ئیسیعابی ئەم خەڵکە زۆرە بکە کە بڕێکی زۆر لە خەڵک لە مشتنورە بەشداری کردووە خەمە گەورەکانی ئەوە بوو و زەردەخەنەی لەسەر لێو بوو بە بەردەوامی و ڤۆیسەکانی ماوە لای هەموو خەز لە ڤۆیسەکانیش هەمیشە نیمچە پێکەنینێک و زەردەخەنەیەکی هەیە هەمیشە وشەی ئەخی لەسەر زار بوو کە بە خەڵکێ بود یا ئەخی گیان بۆیە هەمومان دڵگرانی بە دەستدانی کاکەرێم ژیان خی گەورە پلەپایی بەرزکە و باشتی بەنسەکەشە سەرتا پرسە و سەرخۆشی لە کەسوکاری کاکەرێم دەکەم شەڵا خی گەورە سەبوریان دەدا بەڕاستی کۆچی کاکەرێم داخێکی گەورە بوو بۆ خەڵکی سنوورەکەمان دیارە ئامادەبوونی خەڵکێکی زۆر لە پرسەکەی دەری دەخات کاکەرێم ڕۆڵ و کاریگەرێکی باشیە بوو لە ناو کۆمەڵگاوە لە ناو گەنجان بە تایبەتی و توانیوەتی ئەو مودەی ژیانی کە بەڕێ کردووە بۆ خزمەتی گەنجان هەوڵ و کۆشی خۆی بدات وە لە چەندین چالاکی دینی بەشداری کردووە و توانیوەتی چەندین گەنج لە دەوری خۆی کۆ بکاتەوە ئەوە بیانێنێتە سەر ڕێگای ڕاست و ئێمە ئەو گەنجان نەبوو ئێمە سەروەتێکی گەورە بوون لە سنوورەکە بەڵام بەداخەوە ئەوە دیارە مردنی کاکەرێم لەلایەک زۆر خەمباری کردیندەوەی کە لە دەستدانی ئازیەکمان کارە ساتێکی ناخۆشە بەڵام دڵخۆشین بەوەی خەڵک بە کارەکانی زانیوە بەڕاستی شارەکەمان ئەمڕۆ بە عام غەمبارە ئینشاءالله داوا لە خوای گەورە دەکەم بە شەهیدی حساب بکات لەبەرەوەی نیشانەکانی شەهیدی پێوە دیار بوو ئەم پیاوە بەڕێزە هەر لە خزمەتکردنی بەم دینە هەر لە ماندووبوونی بە ئەم پەیامە پیرۆزەی ئیسلام هەر لە
ڕۆژی کە تووشی ئەم حادسە و ئەم کارەساتە بوو هەر لە بە دەنگچوونەوەی خەڵک کە بەڕاستی خەڵکێکی زۆر شایەتی بۆ دەدەن ئەم پیاوە ئەهلی خوا بوو هەر لە کۆچکردنەکەشی و لە ڕسمی بە خاکسپاردنی خەڵکێکی زۆر شایەت بوون کە ئەم پیاوە ئەهلی خوا بوو لەبەرەوەی نیشانەکانی دیار بوو کەسی عەزت نەدا هەر کۆچکردنەکەشی لە کاتێک وا بوو خەڵک عەزەتی پێوە نەخوارد گەرمانە بوو بە شەو بوو ئەنی نیشانەکانی هەموو پێوە دیار بوو ئیشەڵڵا داوا لە خوای گەورە دەکەم بە شەهیدی حساب کە ئومێدیشمان وایە بە شەهید حسابە ئینشاءالله. من ناسین سەرەتا و ناسینی خۆم لەگەڵ کاکەرێمە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2010 کاکەرێم لە قۆناغی ئامادەیی لە پۆلی 11 و 12 تەڵەبەم بوو من مامۆستای عەرەبی بووم لەبەر دەستما بوو یەکێک بوو لە تەڵەبە بە وەفاکان لە دوای لێبوونەوەی خوێندنیش ئەو کوڕە هیچ کاتێک ئێمەی لەبیر نەکردووە و کوڕێک بە بەردەوام هەموو ڕۆژی جومعان دەهاتە مزگەوتەکەی ئێمە بۆ جومعی ئێمە و تا ئێستاشی پێوە بووە هەتا ئەم ڕۆژەی وەفاتکردنەکەشی هەموو جومعان وتارەکانی بۆ ڕێکە خستین مەقتەعی دەکرد و بۆ بەڵاوکردنەوە زۆر جوان ڕێکی دەخست چەند ڕۆژێک پێش وەفاتەکەی بابەتێکی بەڵاو کردبەوە کە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شەیدا و مشتاقی بینێکی تۆ ئینشەڵڵا پێی دەگاتەوە ئینشەڵڵا بە پێغەمبەری خوا گەیشتیتەوە ئەوە دەگەێنێ ینی هەر فرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەگەر خوای گەورە کەسێکی خۆشویست بە جبریل لێرێ بە هەموو خەڵک برێن خۆشیان فەئەحیبوه خۆشتان بوێ مادام بۆ خۆشەویستی خوا بووە خۆشەویستی هەموو خەڵک خۆشیان ویست هیچ کەسێک نەبووە بە منداڵ بە گەورە بە گچکە تا لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان خەڵک نامەی نردووە تەلەفۆنی کردووە ئەم گەنجە چییە بۆ ئەوەندە سەرنج ڕاکێش بۆ ئەوەندە وای کردووە کە هەمومانی ڕاکێشاوە بۆ خۆی هەموو خەڵک بۆی دەگریە هیچ کەسێکم نەبینیوە ئەو من تەمەنم واگەیشتە 40 ساڵ هیچ کەسێکم نەبینیوە لە نوێژی جەنازەیە لە هیچ شوێنێک بەم شێوەیە بوو خەڵک ئەوەندە بۆی بە پەرۆش بێ